لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم لە سلێمانیەوە بەڕێز دانا جەزا ئەنجامی پێشووی پەرلەمانی عێراق کە لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز دانا سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە ماوەی ئەم چەند ڕۆژە کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە بینین کە هەندێک لایەن زمانی زبر و ڕق بەکاردەهێنن و بە شێوازێکی چاواشەکارانە بانگەشە بۆ هەڵبژاردن دەکەن. پێتان وایە ئەم ئەچێتە چوارچێوەی بانگەشەیەک بۆ هەڵبژاردنێکی دموکراسی و شەفاف لە هەرێمی کوردستان؟ بەڵێ سلااو ڕێز سەرەتا بۆ جەنابێت بۆ بینەرانی کوردستان 24 بە هیوان کە ئەم هەڵمەتی هەڵبژاردنە کە سمێنێک کۆتاییەت بەرەو هەڵبژاردنێکی تەندروست و هەڵبژاردنێکی با بڵێن دیموکراسی بڕوا کە بتوانین لەوەیە خزمەتی ئەم گەل و نیشتیمانە مەزدومە بکرێت. بەڕێزم سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردننی هەندێک لایەن بە تەکید ئەمەش بەدیمان کردووە کە هەندێک لایەن بانگەشەکانیان هەندێک جاریە زۆر جار بە دەرە لە بابەتی واقعیە بابەتی منطقی. ئەمە ئەوە تێگەین کە لە هەڵمەتی هەڵبژاردنە ئاسایی هەر حزبێک بانگەشە بۆ خۆیەکە پرۆپاگەندە بۆ خۆیەکە محتەمەلە هەندێک جار مبالەغەش بکالەوە زۆر جار لەوانەیە هەوڵ بە هەموو هەڵەکان بخاتە ئەستۆی حزبێکی کەەوە خۆی بە پاکترین و باشترین و چاکترین حزب بزانێ، بەڵام ئەبێ لە چوارچەوەی منطق بێ، ئەبێ لە چوارچەوە بێ کە عەقڵ و منطق خەڵک قبوڵی بکە. بەداخۆیانی هەندێک جارەوانە کە بینین ئەمە دوورە لەم بابەتان. کەواتە ئەوەی ئێستا هەیە لە چوارچەوەی عەقڵ و منطقەوە دوورە کە خەڵک بتوانێت متمانەی پێ بکە و قبوڵی بکە؟ ئەزانی چۆنە، یانی ئەمە بێوا سەیریکەین هەندێک حزب با بە واقعەیە و بە ڕاشکاوانە قسە بکەین، ینی ئەو حزبانەی کە پێکهێنەری سەرەکی حکوومەتەکانی هەرێمی کوردستان لە کابینەیەکەوەتانەوە وێڕای ئەو ماوانەی کە دابڕان دروست بووە بە هێزی سەرەکی بنیادنەر و بەڕێوەبردن پارتی یەکێتی بوون. هیچ کاتێک پارتی بە تەنیا حکومڕانی هەرێمی کوردستانی نەکردووە، هەردەم یەکێتی نیشتیمانی کوردستان برادەرانی یەکێتی لە حکوومەتها بەشدار بوون. هەموو کاتێ بەرزترین پلەکان و یا پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان بەدەستەوە بووە. لە باشەکان و دەستکەوتەکانە شەریکن، لە ناباشەکانی شار شەریکن. بۆیە ئەمە واقعەکەیە، ینی ئەم بابەتەی کە باسەکرێ نەک تەنها ئەمە وتەی منە یا وتەی پارتیە یا وتەی لایەنێکیکەیە، هەموو لایەنەکانی کە بە هەموو لیست و حیزبەکانی کە هەمویان بۆ چاوە سەیرەکەن پارتی و یەکێتی بەڵێ بە پرسی یەکەمن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە باشی وە بە خراپەکانیشەوە. بۆیە بێ ئینسان ینی لەم قۆناغانەیە لە ڕووی بە پرسیارەتی و ئەم بابەتەوە گرێ. حیزبێکی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین ساڵ شەریکی پارتی بۆ لە حکومڕانیە ئەکرێ لە هەندێک بابەتە تێبینی هەبێ، پارتیش نامان کاتە لە زۆر بابەتە تێبینی هەیە. ئەکرێ ئەمە هەوڵ بین کە چاکسازی بکەین کە گۆڕانکارێکی نەوعی بکەین لە حکومڕانیە، بەڵام ناکرێت تۆ بڵێ هەرچی بۆ لەم چەند ساڵەیە من بەشدار نەبووم، هەرچی بۆ من ئاگام لێ نییە، من لە نقطەی سفرەوە دەست پێەکەم. بۆچی ئەو لایەنانە کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد خۆی بەشدارە لە حکوومەت بەڵام داوای ڕوخاندن و تێکدانی ئەو حکوومەتە دەکات؟ ئەمە ڕاکردن لە بەرپرسیارەتی؟ ئەزانین چۆنە ئێمە لە نقطەی ڕوخاندن و ئەمە سیرکەن، ینی چی بڕوخێنین؟ باشە، ینی ئەگەر مەسەلەوەی حکوومەت بڕوخێن، حکوومەت بیناک نییە بڕوخێندێ. حکوومەت کابینەیە کە لە چەند کەسێک بێگاتون ئەم حکوومەتە بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە، بۆ بەڕێوەبردننی دامودەستگاکانێتی ئەمە ناڕوخێنێ. ئەتوانی گۆڕانکاری دروست بێ، گۆڕانکاریش بە تەنیا ناکرێ ئەگە بە ئاراستەی گۆڕانکاری بێ. گۆڕانکاری لە کەشوهەوایەکی سەقامگیری سیاسی پێکەوەیە ئەتوانرێت پێکەوە بکرێەوە. ئەم کارە ئەگەر بکرێ تەنها لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ناکرێ، یا با بە منطقیتر بڵێم بە واقعی بڵێم بە پارتی و یەکێتی بە دەرەجەیەکەکرێ، نەبەت پارتی بە تەنیا ئاکرێ تا ڕادەیەک، نەبێ یەکێتی جەکرێ بە تەنیا. بۆیە ئەمانە هەندێک ئامرازی ناواقعین کە باس کرێ. مەسیری ئەم هەرێمی کوردستانە بە ئاراستەیە، جا بمانەوە یان نەمانەوە دوو هێزی سەرەکی کە خاوەنی نفوزن، خاوەنی بڕیار و جەماوەرن، ئێستا دوو حیزبە گەورەیە. هەر گۆڕانکاریەک بکرێ، هەر بەڕێوەبردنێ بکرێ، هەر چاکسازیەکیش بکرێ لە ئەستۆ و لە بەپرسیارەتی و لە چارچوبی گۆڕانکاریان بانگەشە بە زمانی زبر و بەکارهێنانی دروشمی نالۆژیکی وەکو بەڕێستا ماژەت پێکرد ئەکرێت حکومڕانی بەم شێوازە دەبێت؟ نانە بە تاکیدی ناکرێ، بە تاکیدی حکومڕانی تەندروست لە کەشێک و هەوایەکی سەقامگیری سیاسی ئاکرێ. تۆ گەپتێ حکومەت دروستکە ئەگەر بە
بەڵە کەس نەیوتوە ینی هەمومان ئەڵێن وەوتراوە پارتی ژێڵێ و حزبەکانی کەش و برادرانێکێتی ژەڵێن ئێمەش لەگەڵەوەین کە گۆڕانکاری بنەڕەتی یا گۆڕانکاری نەوەی بکرێت لە حکومڕانیە بەڵێ لەگەڵەوەین کە لێرە و لەوێ ئێستاش داوانێ نادات پەروەریە بێ ئێستاش داوانێ لێرە و لەوێ نایەکسانی هەبێ لاوانەیە لێرە و لێ گەندەڵێ بێ کەمتەرخەمی هەبێ بەڵێ ئەمانە هەیە حکوومەتێنێ وتێتی بەڕێسەرێکی حکومەت دوتێتی جێگری سەرێکی حکومەت دوتێتی هەمومان وتمانەمە بۆ بەرنامەی چاکسازی هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینی ئەشت و نۆ بۆی کە ئەو کەلێنانە پڕکەینەوە بە تایبەتی کە لە بواری جێبەجێکردنی عملیا لە کابینێنەوەکراوە بۆی کە هەوڵ بێ ئەو کلێنانە چاکرێ بەزەمە خۆ بە شعاراتی ڕوخان ناکرێ بە شعاراتی پێکەوەی و بەڕاستی ئەمە بێت کەشوکەوایەکی ئارام دروستکەین بەڵێ تەبیعیە کە هەندێک پۆپۆلیزمی بەکار بێت هەندێک لێرە و لێ با بڵێن تا ڕادەیەک خۆت زیینەوە لە بە پرسیارەت تابێ بەڵام ئەبێ لە چوارچێوەیەکی منتقیشە ئەوە بە بەرچاوی خەڵک بڵێن کە ئێمە بەرەو ڕووی دروستکردنەوە و چاکسازی و باشکردنی حاڵ گوزارانی خەڵگەڕێ نەک بەرەو ئەوەی کە خوا نەخواسە قینە گیان دڵگرانێک لا یەکتری دروست باشە بەکارهێنانی سیاسەتێکی پۆپۆلیزمی بەلا ڕێدابردننی ڕایگشتی بەکارهێنانی هەندێک دەستەواژە و زمانی زبر و ڕق لە نێو هەڵبژاردنەکاندا چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا بە تایبەتی دەبێت لەسەر خەڵک و متمانەی خەڵک بەو لایەنانە کە بەم شێوازە بانگەشە دەکەن سەیریکە پۆپۆلیزمی ینی یەکێکە لە شێوازەکانی با بڵێن لەناو علومی سیاسیە کە دارێ بۆ ئەو لایەنانە ئەبرێ کە هەوڵەیەن بە بەکارهێنانی شتی ناواقعی و جوڵانی عاتیفەی خەڵک بگەن بە هەندێک ئامانج بەڵام ئەوە بۆ حزبێک نابێت کە حزبی حکومڕان بێ بۆ حزبێک نابێت کە حزبێک خاوەنی مێژوێک بێ لە بەردێوەبردننی وڵات و خۆی بە پرسیار بزانێ ناکرێ بە نەفەسی پۆپۆلیزمی بیکات ئەکرێ هەندێک حزبی معارەزە بیکات ئەکرێ بەڵام حزبێک کە لە چوارچەوەی دەسەڵاتا بێ کە بێوێ حکومڕانی وەرگێ بە پۆپۆلیزمی ناکرێ ئەوێ بە چاوی دەوڵەتمەداری سەیریەوەکە بە چاوی ئەوە سیرکا کە بێ بڵێ من نیازم هەیە بەرنامەم هەیە چاکسازی بکەم لە بواری تەندروستیە لە بواری پەروەردەیە لە بواری لە یەکسانیە لە هەر بابەتی چکە گەندەڵی ئەمێ نەیەڵم بەڵام ئەمە چۆنەکرێ بۆ ڕێگا منتقیە کرێ کە واقع بشانەدەیە بەڵێ بەڕێز دانا جەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.